سڵاوتان لەبێتەوە کاتتان باش بینەر و بیسەری پرۆگرامی هەفتانان لە کوردستان 24ەوە بۆ بەرنامەیەم جارەشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون تا کۆتایی لەگەڵمان بن. داربەڕوویەک زیاتر لە 100 ساڵە بۆ نەمانی ژانی ددان بزماری لێدەدرێت. هاوڵاتیەکی سۆران دەیەوێت گەورەترین کورسی لە جیهاندا دروست بکات. ماسیگرەکانی ناحیشی لا دزێ بە شێوازی کۆن دەشنە ڕاوەماسی و ئەوان هیچ زیانێک بە ژینگە ناگەێنن. هونەرمەندان بۆمانەوە و زیندووبوونی بەرهەمەکانیان گوێگرانێکیان دەبێت کە عاشقانە گوێیان لێ بگرێت. ئیبراهیم لەگەڵ سەختیەکانی ژیانی عاشقانە گوێ لە بەرهەمی کۆنی هونەرمەندان لە نەتەوە جیاوازەکانەوە دەگرێت و خولایشی ئەوە بووە کە بتوانێت بەرهەمەکانیشیان بفرۆشێت، بەڵام ئەو کاتە باوکی ڕێگری لێکردووە وەکو خۆی باسی دەکات لە بیرەوەریەکانی منداڵیدا، بەڵام دوای ئەوەی کە لە ساڵی 1992 باوکی کۆچی دوای دەکات، ئیبراهیم بە تامەزرۆیەوە لەسەر شەقامەکانی سلێمانی گوێ لە بەرهەمی هونەرمەندان دەگرێت و بەرهەمەکانیشیان دەفرۆشێت. في حياتك يا ولد امرأة عيناها سبحان المعبود فمها مرسوم كالعنقود ضحكتها أنغام وورود والله لسه حبيبي والله حبيبي مهما لسه حبيبي لصاري نوتودو بلام علم كدو نفير بوم وكسابت بلام يكم جاري مفروشت ولا بنيشت ولا روشتم وتم باك من عزم لقولانية لفنا وتي نايكم بود بلام وقتي خوي ينهبو كاسيت ابو بلام سيدي نبو لصالي هنا قال لصالي هاشتاكال وانا وتكان بلام كاسيت ابو من عزم لقولاني لفنا بەڵام ئەزانی بۆچی چونکە من لە مڵاڵیە من شێتیم گۆرانی لە مڵاڵیەوە ئەتر باوکم نەیهێشت هەر خەریکی بنێشت بووم هەتا باوکم کردوە فاتی کرد خوا عەفوی دوای ماوەیەکی زۆر 2 ساڵ 3 ساڵ ئەنجا دەستم پێ کرد بە سیدی و بەهینە ئەوانە. لە سەعات 3 بۆ 4 ئێمەتین بۆ ئێرە، بەڵام شتەکان وەڵە دانین، بەڵام ڕسمەکان دانین، دوای سیدیەکان دانین، دوای تەژیلەکەش دانین بە سراحەت، چونکە من یەکەم جار بەڵام ئەو تەژیلە داگرسێنم، بەڵام ئەزم لە هینە فەیروزە بە زۆری. فەیروز گۆرانیەکانی زۆر خۆشە، لە تاکیش عەبدولحەلیم کۆن نابێ، بەڵام فەرید کۆن نابێ. بابا قال او بلام سيدم كسوم او بناوبانا سيدم كسوم بلام حسن زيريك بلام علي مردان ماملي او انا تام يعني هي تام يا على نار الحب قالولي والاتهام والله كاتك او رسمعنا ودان بريكو بيكي تخلقني وازم يعني الله كاك بلا انتو خوا دانيك مدجم والله يعني خوا مفروشم ناتوانێت چونکە ئەمانە دروست نابێنەوە لە تەکینە گۆرانیەکە زۆر خەڵک بە ڕسم بە کامێرا ڕسمیانەگەژێت زۆر ئینە دەرەجەیەکە ئەمانە دروست نابێنەوە. لە سەعات 3 بۆ ئێرە شتەکان دانم ئەتر لە سەعات 4 و 5 کارەبا یەکسەری تێتەوە گواری داگرسێنم حتا سەعات 1 بۆ 1:30 ڕێک ئەڕۆمەوە بۆ ماڵیش و عینشت هەرگێگرم چونکە ئەمە نییە ئەمە هینە وەڵە کۆمپیوتەر بە ثانیە گۆرانی بۆ دەرەکەم بە ثانیە
بكردي بعربي بهندي بيوناني بإنجليزي لساعات شو حتى بويكي شو بويكي ساعات دو شو شروات جمعانا بيشمانا ساعات دو شو دوبارا روما حتى بيني ومن يشكم تعال شكم واشغل لي قلبي غالي لا شاری دهۆک شوێنێکی تایبەت هەیە بۆ هونەرمەندە گەنجەکان ئەو هونەرمەندە گەنجانە کە بەهرە و توانایەکی هونەری باشیان هەیە لەو شوێنە دەمێننەوە تا درنگانێکی شەو و ئامادەبوانیش سەیری بەرهەمە هونەریەکانیان دەکەن و هەندێک جاریش لەگەڵ مۆزیکی خۆش و گۆرانی شوێنەکە دەڕازێننەوە. مهوجی دانایه نوی شورو بو گنجه بری هفته سال ساتما بری جیتو سامندویه کو هبت از بچم سازه آزف کم یان سترانی بیجم یعنی جواب هوالین هزوان سر هنری هبت وانا ناس بکم بس دست کفتی نبون جی نبون از گلک آسیب بو پشت اینگی بورین سالا متعارف هوالا کریه دوست و برادر کریه پشت اینگی من نظر خوی که تایبت هیوا رمضان بو و هر کس جی زانی یعنی بچکی شرب بون اساسا من اردکی او سادانا herkes bu xohat yani من taybet kesi gazine ekiliye bu strangotunu yaptı bu xodin gencin ekudut aliminin pek ve stranot bejin hindeki zaxud hindek şelazze hindeki ahmedi hindek duhuk yekitiye ki yekune ki çe bu halke rojavatin halke bakur kursanetin yetrojlatin deyim pek var strana xud bejin nizanım az bejin me parça ki azat bu xolukant bu tarafı hüneri var karmendet veri taybet تخارج پیمانگه هنری جوانن اف کسی که شون اینل ویره شول بخود بینن هر روزا هند بینن مثال شیوکار هاتن دیوارات خملینن تشتا چت کن اوان بس هم حق سبخی دن اوان هم یه سبخیتین اوان چت کن هم رکلام خود کن هم جب خود درگه که هنری پیدا کن که هنری خو عرض شواروک مالا همی گنجانه شواروک توشی بیجی جی همی گنجانه کو خاطر داد بینن شواروک اوجه کومروی صبر خدایه صبر کی گله گله مزن جدایی که گله گله مزن اختیاری جی بو گنجان دو که آمدن پارزگاه دو که گله کس قصافی جیت کن باش و خراب به جدایی هری کناری خال وری دیار کرد ام همی وکی مالا خود دانین راستی یعنی اگر مروف مالا خود سرانه خوب بخش بجید از بجم تشتکه طبیعیه اجبارن هم همی حوال اغلبت ام شبت مال ویری ام شبت خود ویرد بورینین و ام همی وکی خشکو براینت گلک ام حوال همی یعنی ام فین قصدا ویرد کینو سرانات بجینو زوق اکید بینو شیناب چه مرجعه که وکی دی گرتی بیتنو دیف جای منه بیتن که با مستران و موسیقی گلک آگرینگه و از پتر حوالت خو فنان و هنرمند از بری بینم ام بری ایکود بینو سرانات بجینم از بجم تشتگی گلک جانه
وڵاتێکی خەڵکی سۆران کە پیشەی فەرمانبەرە بە ڕۆژ ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکات و بە شەویش لە ژوورێکی بچووکی ماڵەکەی خۆیدا کە لە سەربانی ماڵەکە دروستی کردووە خەریکی دروستکردنی کەلوپەلی جوانکاری و کاری دەستی ناوماڵ دەبێت. ئەو زۆربەی کارەکانیشی بەدار دروست دەکات کە زۆربەیان تابلۆ هەروەها بەرهەمی هونەری جوانن. ئەو خولیای زۆر گەورەتریشی هەیە و یەکێک لە ئارەزوەکانی ئەوەیە کە بتوانێت کورسێکی گەورە لە دەواازەی شاری سۆران دروست بکات و بەم شێوەیەش ناوێ بچێتە ناو کتێبی گینسەوە. خوي بداية شولا من الصفيسي متوسطة يعني نواندي من داس هويت بيا عندك نشرة قطابية المكتبة متشيت كرن حتى سال 2014 من بس نشرة بقطابية تشيت كرن دوي سال 2014 من داس هويت عندك تابلو دسته من هي ديري داس هويت كاري دستي چون كاري دستي من حسب كل زياتر مرو طموح ابو هاي او شولوجي شولا كحز وآرزوية اسمكم موظفة كم الخزينة صوران كمن بردام سبيدا دوام هاي بشتيني روجي إصلاحات كيت كم شويجي إلو غرفة من داس هو تبيش إلو خوبيا مشغول كم مثلا ويش ولي حز وآرزوية بس او تشتي كجرين بو من ليرة اويا اس مشغول بم يعني بو اوي هم دهات الشيء هاي مثلا دهات يعني او تشتانا كأس تشيت كم روزانه خلق دعوت کرد بود چه خلق دعوان تستند کرد چون که خلق التشتی نیوی بیزاره حس کرد التشتی کلاسیک مال دانه بو نمونه تابلو ساعت آوینه يعني او تشتی که کلاسیک صبر مرد بیتید نامال دا یکیش من علی رهایی اویش همه زانن کهربا چون که او تشتید کمن تویتن اشول بیبکم زوری بکهربا حکومتنا او کرن ونمونه هندک دزگاه تا بکهربا مولد شول نکن بس هدیه دی امشی کل بیتشت بردوامین مثلا دواکاری خلق دواوی تشتید کت بس چون که قیرانه خلقی دلیو هندی خوش نیه حتی که اهتمام به جوانی و دیکور و تشت نامال بداد اما خلق طموحه های خلق معجبه روزانه که از پیج خودش تابلات که ما خلق زور معجبن زورش دعوت کن زیاتر استفاده از دارت کم یعنی دار کچمت چیای طایبتی هندک داره هی که مثلا کویتن چکی دار بری ممنوعه هندک داره هی کون بید کویتن از تین ما استفاده لید کم مثلا دیزاین یجی برنامه که هی بین پینترست او برنامه که عالمیه بین دی پروژکت یعنی دو ات یور سلف قم بنفسك تبخو هاول بده او برنامه تقریبا نزدیکی 2 میلیون نفر باش دارن اجی یک شوان نفر ما که اسور گرته بردام میها شکوده هی هاوڵاتیەکی خەڵکی شنگال دوایەوەی کە لاوارەی دەگەڕێتەوە بۆ شنگال بەردەوام دەبێت لە کارە هونەریەکانی و دەڵێت کە هیوای هێشتا بە ژیان هەرماوە ئەو با دروستکردنی ئامێری تەمبور بژێوی ژیانی خۆی و خانوادەکەی دابین دەکات و هەروەها لەگەڵ دروستکردنی ئەو ئامێرە تەمبوریش دەژنێت چەند کلیپێکیشی تۆمار کردووە ئەو خانوویەکی بچووکی لە نزیک مەزارگەی شەرەفەدین دروست کردووە و لەگەڵ کارە هونەریەکانی بەردەوام
کچکانی ده هستات الفکری مهبو بعدلی فچنا بوس هاو کم مصر دانا هستایت کرو گلک هستایت تنبورا و ویکار کفن بکاو پشتی 2014 فرمان چه بو مدست هستاتیا تنبورا کرد شکرنا تنبورا و از بشکرنا تنبورا گلکی دل خوش ما و کیف همش هستاتیا رتیلن هستاتی تشتکی خوش هم داره توی درسته استانبولی را داره گوزی درجه ایک استانبولی را داره زیتونی نه هم داره حام داره دپیبه نرمل الگوتنه وناگرینه جواب خوش وناگرینه و تنبور وکا دنگه ویتی گرتن وکا پی وکا ما ودگی تنبور کرد به لا کوندی دارە بزمارەی سەر بە پارێزگای هەولێر داربەڕوویەکی بەتەمەن هەیە کە خەڵکی و ناوچە و ناوچە جیاوازەکانی دیکەی کوردستانیش زیاتر لە سەدەیەکە بۆ بەدیهێنانی مراز و هاواتەکانیان ڕوو لەو ناوچەیە دەکەن و بزماری پێدادا دەکوتن هەندێک جاریش بۆ چارەسەرکردنی ددانێشە و ئازارەکانی دیکە خەڵکی لێوەردەگرن هەرچەندە کە داربەڕوەکە وشک بۆ وشکاوەتەوە بەڵام خەڵک وەکو سمبولێک پاراستویانە و توانیویانە هێشتا بە پێوەڕای بگرن. عمري بشيشتو 3 ساله او دارا بزمارا لبيشم جهر حبوه بابم جهر دلوا حبوه حبوه اول 3 ساله جي كته مراس كريا رمزي قتيق نتي عمري خوي اي ددان ايشانيا خوي ددان ايشا اي ددانيا بدنا بيتنا لبي فالحقي بدي ددان تنا لبي كان نزانيه دي كان زمان اصحابها زمان كافر واصحابها ينو كان نيه هدي بيج دا كونا بل دداني تبيشي اتولا حولي به او زلمه بوت اللي ددان الورد سنه لبي ام برا مختاري ما مختار الله ایران نازل ددان یشان تلفن جواب داد ددان تشی بو بزمارا کی کوتا اما بزمارا کی کوتا لوی تنابو نو که کی اون ددان لی تشی اورو بزمارا کی رابالی دا بگیرید تنها کاری خودی نه کاری کسی دیگه ولا موجود رمزويتي نشيد عالم حرب بيني بخو بزمارتي بكتي نبيجي دوا خرابيد با شورا خرب كده دوني متناوب بيد اما بسري دارم زمارة سين خونه جيجي كنت تستجي دلوي كده بس دارم زمارة راس دليم اما بسري سين دي دخول گناه عجي بري بسري سين دخول لا سەر ڕووباری زەیمەزن لە ناحیەی شیلادزێ ماسیگرەکان بۆ ماسیگرتن پەنا بۆ ڕێگایەکی کۆن و کلاسیک دەبن کە پێدەگوترێت پێو ئەوان بەو شێوە کلاسیکە پێوان بۆ ماسیەکاندا دەنێن و دوای ماوەیەکی زۆر دەتوانن ماسیەکان بگرن و بەم شێوەیەش هیچ زەرەر و زیانێک بە ژینگە ناگەێنن ماسیگرەکانی ڕووباری زەیمەزن چۆنێتی دروستکردنی پێومان پێ ئاشنا دەکەن. نوی من صبحی نعمت حامد گنده کریو درمه اما رول بی بو چکرنا بیوک چند گنجه که گندید پیکاتش کار چکرنا بیوی اف بیوشی نریتت بابو با پیرانه بره دا
شبکه و شوک و تشتت وصلنا بون همه به جورای تا چیکرن تقریبا همه 25 گنجه که رو بود چیکن و به اف به وجی برای بناغای دست پید کرد بناغای دست پید کرد پشتینگی دو سه چهار کلین کوته وکرد وقتی کلین ته وکردن او قاعده چی بود پشتینگی مرحله دویده شیر دانن وقتی شیر دانا اول ریبال فرا خواهد گرتن رخ هجیده تا گرتن موسی رونده بهار روند جهت چیتا زوزانه و کی بالندای پویزی زوستانه جودات هست وقتی جودات روند دوان دهن رکنی نجودا بشن به گمان کبنت ببیدا وقتی کبنت دا آف دیان کدیش تخوی موسی دمیت سر و تقریبا 4 حتی 5 روزات نینه اما زحمتان بس دست بگیر شفترت بیهانه چکن کنه تیانک من اما اول طریق بابو پیرو ما چکره وقتی تیانک ما چکرن آب دت داشته خوره موسیقی کبیده سر فایده و بشکی زور براش ازاق و نه وقتی توره تو چه خواستین توره ویدو بعدی دیگه لای پیواسته اما اما 2 روز کن 3 روز کن ده شغل خو خلاص کیو ده هیل بارسته نوه من آزاد حجی گنده که یادره چون هوا لایک خو گویی چین بیوی چکین بیوی یا بخیر یعنی نش شوکه تو چه شوکه هده هو داده بس جد قطع بید ماسی زحمت ناسا اول کاری که بسنویه و یه مفاجی و هم چون هوا لایک روبون ما گویی چکین و 3-4 روزه که هم اومده سویت تیون کو و بیوی و حتی آف چکین بید چنی گویی قدای که ما مناگیته ودانه دیوی قدشی تمام کن دیگرین فایده بو ها چند روزه که یعنی 2-3 دهن باراستن شوه روز جل بابن 2 کیلو 3 کیلو دکافنه دی بخو بنا و ها اسبوع گرگی دی 2 کیلو نبا يومي كما كخر ما جذبه بتدكفني از بمتا بس اشتوموي يعني چند روزه كده دهن جاكو تشتغل كينا قدموي دي تمام كين اما دي جو شانس بلكي بتبكفني يعني انا بچتره تو را خودنا كم كافي ساچوب بلنگن مو پوليت اون مسافه اما مسافه نه لا ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24 لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەی تر هەر شاد.